بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. ئەم شەو بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان شێستان محەممەد ئەندامی جڤاتی گشتی بزوتنەوەی گۆڕان و هەروەها سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ قسە دەکەین لە ئەرچی کۆمەڵ و هەروەها بزوتنەوەی گۆڕان لە قۆناغی تازەدا. بەخێرهاتنتان دەکەم. زۆر شێستان خەم بە لە بەڕێستەوە دەست پێ بکەم. هەڵبەت نامەوێ چینەوە سەر ئەو هۆکارانەی کە پاڵیان نا بە هەریەک لا بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی تا پاشە شەبکەن لە حکومەت. ئەمە قسە و باسی زۆری لەسەر کراوە. با لە ئێستادا قسە بکەین لەسەر قۆناغی ئایندە، لە قۆناغی تازەدا لە ئایندەدا هەریەک لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە بۆچوونی بەڕێز لەکوێدا دەبن. بەتابەتی کە ئێستا لە دەرەوەی ئەو مەشهدن کە پێی دەگوترێ مەشهدی حکومەت و دەسەڵات. بەڵێ زۆر سوپاس. ئێمە هەر لە دەرەوە بووین، ئێمەش و کۆمەڵیش خۆ دەزانی یەک ئێمە 2 ساڵە ئیزندراین، کۆمەڵیش بە وەزیرێک ناکاتەوەی کە لە دەسەڵات بوو بێ. بۆیە نە ئێمە و نە کۆمەڵ هیچ بەرپرسیارەتیەکمان نییە لەوەی کە ڕوویە و کە ڕوو ئەیانە لە شکست و نە لە گەندەڵی. ئەنی ئەمێ ئەوە بڵێم ئێمە دیارە لەگەڵ کۆمەڵ پێشتریش لەگەڵ یەکگرتوو ڕیزبەندیەکمان هەبوو، ئۆپۆزیسیۆن بووین. ئێمە بە درێژایی ئەو فترەی کە ئۆپۆزیسیۆن بووین هەتا ئێستاش لە هەوڵی ئەوەی کە ئەم حکوومەتە بێنینە سەر ڕێگا ڕاستەکە، بهێنە سەر ڕێ ڕاستەکەی حکومداری حکومڕانی و هەوڵ بین کە چۆن ئەم حکوومەتە لە شکست و قەیران دەرباسکەین. ئەم هەوڵانەمان بەردەوام بووە بەوەی کە پاکێجمان پێشکەش کردووە، کە بەرنامەمان هەبووە، کە لە پەرلەمان چەندین پرۆژە یاسای گرنگمان پێشکەش کردووە و هەموو کاتێک دەستگیرۆی ئەم حکوومەتەمان کردووە، ئەم دەسەڵاتەمان کردووە، ئەم حیزبانەمان کردووە کە چۆن بێن حکومداری بکەن، کە چۆن بێن چاکسازی بکەن. بەڵام بەداخەوە بە درێژایی ئەو فترەیە ئەم دەسەڵاتە هیچ وەڵاممانەوەیەکی ئەرێنی نەبوو بۆ ئۆپۆزیسیۆن، بە تایبەتیش بۆ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی. ئێمە لەم قۆناغە تازەیە دیارە ئەم قۆناغە زۆر جیاوازە لە قۆناغەکانی پێشوو. ئەم قۆناغی دوای شانزەی 2007 قۆناغێکە کە جگە لە گەندەڵی کورد لەم بەشەی کوردستان تووشی شکستێکی گەورە بووە، شکستی لە دەستدانی نیوەی زیاتری زەوی کە ئێمە چەندین خەباتمان بۆ کرد و شەهیدمان بۆیاوە لە دەستدانی لە ساڵ 60 سەرچاوی داهاتەکانی و جگە لە قەیرانی ئابووری و دارایی و ئیفلاسی تەواوی حکوومەت ئێستا تووشی ئەزمەی شکست و لە دەستدانی ناوچەدا بڕێنراوەکان بووین. بۆیە لەم قۆناغەیە ئەرکی گۆڕان و کۆمەڵ زۆر قورسترە لە پێش شانزەیدا و خۆشبەختانەش هەر لە دوای شانزەیدا بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ سەرەتا دواییش بە هاوپەیمانی دیموکراتی دادپەروەری ئێمە هەوڵەکانمان جددیتر بووە، کاراتر بووە، باشتر هاتوونەتە پێشەوە. هەردوای ئەو شکستە گەورەیە ئێمە داوای هەڵوەشانەوەی حکوومەت و دروستکردنی حکوومەتی ڕزگاری نیشتیمانیمان کردووە بۆ ئەمە پرۆژەمان ناوەتە حکوومەت. لەکوێی دنیا هەیە حیزبێک لە دەرەوەی حکوومەت و دەسەڵات بێت پرۆژەی هەبێت بۆ چاکردن، بۆ چاکسازی، بۆ دەربازبوون لە قەیرانەکان. بەڵام ئێمە لە پەرۆشیمان بۆ میلەتەکەمان، لە پەرۆشیمان بۆ خەڵک هەموو ئەمانەمان کردو، تاقیمان کردوێتەوە. بەڵام دوجار نەهاتنە پای داواکاریەکان و چاکسازیەکانی ئێمە. شێستان خان هەمووی سرد و جێڕانەوەی پاساوەکانی هەریەک لە کۆمەڵ و لە گۆڕانە تا لە حکومەتدا نەمێنەوە. بەڵام تا ئێستا هەز دەکەم نەمنیش و نەبنێریش جۆمان لە قسەیشی تازە نابێ بۆ ئەم قۆناغە تازەیە لە بەڕێستان. تۆ کاک شۆڕش پێم سەیرە پێ دوای ئەمە قسەی تازەمان نەکردووە، قسەی زۆر تازە و جدیمان هەبووە، هەڵوەشانەوەی حکوومەت و دروستکردنی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی و ئامادەکردنی پرۆژە بۆ ئەم پرسە ئەمە مەسەلەیەکی گرنگە. هەروەها پشتیوانی لە خۆپیشاندەر و زۆرێک لە هەڵسوڕا و خەڵکە دیارەکانی ئەم دوو حیزبە لە ناو خۆپیشاندەرانە و پشتگیری خۆپیشاندەران ئەمە هەوڵی جددیە. دوا هەوڵیش چوونی وەفدی ئەم سێلایەنەیە بۆ بەغاو دانیشتنیان لەگەڵ عەبادی ئەمە هەوڵێکی زۆر گەورە و جددیە کە ئەم سێلایەنە پێکەوە یاویانە. ینی هەوڵی ئێمەی حیزبی مەدەنی
کە چەک و پارە و ئەو شتانەمان نییە ئەم شێوازانن ئەم قۆناغانن بۆیە ئێمە هەموو ئەم قۆناغانەمان تاقی کردوتەوە ئێستا ئەمە لەو قۆناغین کە هەوڵە دیبلۆماسیەکانمان خستۆتە گەڕ بەوەی لە بەرپرسیارەتی مێژووی نیشتیمانیمانەوە چوونێتە بەغا لەگەڵ بەڕێز عەبادی لەگەڵ سەرۆکایەتی کۆمار لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان لەگەڵ حیزبولانە سیاسیەکان کۆبینەوە هەموو هەوڵە دیبلۆماسیەکانی خۆمانە خەینە گەڕ بۆ ڕزگارکردنی ئەم هەرێمە ئەم نیشتیمانە لەم قەیرانە دارایی و ئابووری و سیاسی قوڵی کە تێی کەوتووە زۆر باشە و بۆ ئەمە سێ پرسی گرنگمان وروژانوە خۆشبەختانە هەتا ئەمڕۆ کە دوازانیاری من بۆ هەر سێ پرسەکە ئیستیجابە هەبووە قسەش دەکەین لەسەر ئەوە کاک سۆران دەگوترێ کاتێک کۆمەڵ و بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت پاشەکشە دەکەن بۆ دوای پاشەکشەکردنیان تەخەبوتێک بە هەنگاو و با لێدوانەکانیانەوە دیارە بە تایبەتیش کە هەست دەکرێت ئەم 2000 ئەجندیان ڕوونیە بۆ قۆناغی دوای نەمانیان لە حکوومەت هێشتا خەڵک نازانێت تعریفەیەک بدا بە گۆڕان و بە کۆمەڵ لە دوای ئەوەی لە حکوومەت دەکشێنەوە بە تایبەتی کە تا ئێستا هەردووشان بە شێوەیەکی ڕسمی وەکو معارەزە خۆیان نەناساندووە و لەسەر ئەرسی واقعی وەکو معارەزە مامەڵە ناکەن. بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان کۆمەڵ و گۆڕان توانم بڵێم درەنگ بڕیاری کشانەوەیاندا لە حکوومەت من تەمەنامە کرد ڕۆژی 12 ئۆکتۆبەرەوە بڕیاریان بدایە و کۆش بوونەوە بەبێ بزوتنەوەی گۆڕان ئەو کاتە لە یادمە لە ماڵی کا کۆسرەت لە هەولێر مامۆستا عەلی بوو و ئەو کاتە گەر بە هەڵانە چوو بە مامۆستا محەممەد فەرەج لە ئەمینداریە گرتوو بوو باز لە 2 ساڵ بەر لێستا 12 ئۆکتۆبەر ڕۆژی ڕێگرتنی سەرۆکی پەرلەمان و ڕۆژێک دوایەوە 13 ئۆکتۆبەر بۆ وەرگرتنی هەڵوێز یەکێتی نیشتیمانیش بوو بەڵام بەداخەوە دەبوو هەرەو کات بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی حکوومەتێک جێبیێڵن کە پەکی پەرلەمانەخە کە وەزیر دەرەکە و حکوومەتێک کە بە دەستگا ئەمنیە حیزبیەکانی پەکی دامەزراوی شەرعی بخا شایانیەوە نییە کە تۆ وەزیری شتیایە هەبێ ئێمە بە چەند وەزیرێک بەشداریمان هەردوو حیزب بەشداریمان کردووە لەو کابینەی هەشتا لەسەر ڕێکەوتنێک بنەمای ڕێکەوتنێک کە نەک جێبەجێ نەکرا بەڵکو پێچەوانەکەشی ئەوەی کە چاوەڕوان نەکراوە بوو لە دەرکردنی وەزیر و لەو دۆخە بەداخەوە بەسەرم کابینە و بەسەر هەردوو لایەندا هێنرا ئێستش کە بڕیاری هاتنە دەرەوەیان داوە ئەمەنە بۆ هەڵمەتی هەڵبژاردنە و نە بۆ ڕاکردنە لە ژێرباری بەرپرسیارەتی بە پێچەوانەوە بەڵام واقعەکە پێچەوانی ئەم قسەی بەڕێزت بە بینەر و بە شەقامی کوردی ناڵێ چۆن بە تایبەتی کە ئێمە 3 مانگمان ماوە بۆ هەڵبژاردن و لە ئێستاشدا حکوومەت و دەسەڵات بەفعلی لە بەردەم کۆمەڵێ بەرپرسیارەتی گەورەدایە کە ئەوە دەخوازی هەمومان ئێمە هاوکاری بین ئێمە لە ڕۆژی هەڵمەتی هەڵبژاردنە نەکشاوینەتەوە لە حکوومەت لە ڕۆژێکا کشاوینەتەوە لە حکوومەت کە ئەم حکوومەتە کاتێککە تەقە لە داواڕەواکانی خۆپیشاندەرانەکە 3 هاوڵاتی شەهید دەبێ و دەیانی تر دەگیرێ و بریندار دەکرێت لەو ڕۆژا کشاوینەتەوە واتە ئێمە بەدەم داوای خۆپیشاندەرانی کوردستانەوە هاتوین ئەوە زۆر وازەحە ئەمە 1 کە ئێستا دەوترێت پاشەکشە هەندێک تەخەبوت یا هەندێک خاوی بە هەنگاوەکان یا ڕوون نەکردنەوەی قۆناغی دوای کشانەوە خەڵک حەقی خۆیەتی ئەمە بپرسێ بزەبت کۆمەڵ و گۆڕان ئیعلانیان نەکرد کە ئێمە پاش کشانەوە لە حکوومەت چه هەنگاوێکی تر دەنین بەڵام عریفەی ئەم دۆخە تازەیە دیار نییە بۆ بەڵێ دیار نییە بۆ چونکە دۆخی هەرێمی کوردستان بۆ خۆی و حکوومەتەکەی و هەم پەرلەمانەکەشی تعریفەی و ئایندەی دیار نییە هەر دۆخی هەرێمی کوردستان کە وەک کوێستانخان باسی کرد کاتێک کە ناوچە کوردستانیەکان لە دەستەدا دۆخێکی نوێ دروستە بێ و نیوەی داهاتی لە دەستەدا بەرەو ساڵێکی نوێ دەچین و لەگەڵ عێراق تا ئێستا دیار نییە بەکوێ دەگا خوێندنەوەی یەکەم هاتۆتە
بودجێ عێراق بۆ پەرلەمانی عێراق هاتووە ئەمانە هەموو بۆ خۆی بە نادیاری ماوە و ئەوەشی لە ئەرزی واقعا هەیە ئەوەیە کۆمەڵ و گۆڕان ڕاستە تا ئێستا مەسئولانە مامەڵەیان کردو ئیستیغلالی هەندێک فرسەتیان دژینەتەوەکەی خۆیان یاخود والێک بدرێتەوە دژینەتەوەکەی خۆیانە بەکاریان نەهێناوە لە کاتێکا کام هێزانە شەرعیەتیان لە دەستداوە لە حکومڕانێتیەکی شکست خواردووە خاکی کوردستان لە ناوچەیە کە خوێنی پێشمەرگەی تیا ڕژاوە لە دەستیان داوە ڕفراندۆمێکیان کردووە هەرێمیان سۆتە قومارێک دۆڕاندویانەتیایە ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک لەو پەڕی خراپیایە کۆمەڵ و گۆڕان لە جومگە هەستیارەکانی حکومڕانیە لە هیچیان نەبوون دوایین شوێنیان سەرۆکی پەرلەمان بووە کە بەو دۆخە گەیشت دەستی لە کار کێشایەوە هیچمان بەدەستەوە نەهێڵراوە و کاتێکیش لەوێ بووین بە فعلی وەزیرەکانمان چیان پێکرابێ درێغیان نەکردو بەڵام بەبێ ئیمکانیەت بەبێ بودجە بەڕێکردنی ڕۆتین و تەواضع نیشاندان لەگەڵ مراجعەکانیانە کاریان کردووە ئێستا من پێم وایە کۆمەڵ و گۆڕان درەنگ هەنگاوی دیبلۆماسی و سەردانی بەغدا و ئەوەیان دەست پێ کرد بەڕاستی درەنگ دەستیان پێکرد من خۆم یەکێک بووم لەوانەی لە پاش کەوتنی کەرکووک و لە پاش 16 ئۆکتۆبەر داوام کردووە لە حیزبەکەم لە بزوتنەوەی گۆڕان کە ئێستا کاتی ئەوەیە ئێوە بێنە پێش وەک بەدیلی کولیژ نەبێ وەک وجودی خۆتان بڵێن ئەم هەرێمە تەنها دوو لایەن ناتوانن وێرانی کەن و هەر ئەوانیش لەی بەرپرسیار و بەرپرس نین کە ئەم دۆخەیان دروست کردووە ئێمە ئامادەین وێرانی کەنێوەش بۆ چاکسازی بۆ چاکردنی ئێمە بینە پێش ئەمان وێرانیان کردووە بەرپرسیارەتیشان لە ئەستۆ بۆ جونگە هەستیارەکانیشیان بەدەست بووە ئێمە کە لە هیچیان نەبووین ئامادەین بینە پێش زۆر باشە قسە دەکەین لەسەر و ئەم هەرێمە بە تەنیا هی ئەم دووهێزە نییە زۆر باشە هی ئەم دووهێزە نییە کە بە پارە و بە چەک خۆیان سەپان زۆر باشە نەک بە شەرعیەتی ئینتیخابی زۆر باشە کوێستان خان دەگوترێ بۆ ئەوەی هەرێک لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە سەرەتایەکی بەهێز و بە شێوێژی کارە بەهات بانە پێش دەرفەت هەبوو بە تایبەتی دەرفەتی خۆپیشاندانەکان دەکرا ئەم دووهێزە ئەم دەرفەتە بە شێوێژی باش بۆ خۆیان تەوسیف بکەن تاوەکو ئەم تەخەبوت و ئەم سستیە لە لای شەقامی کوردی بە هەرێک لە بزوتنەوەی گۆڕان و بە کۆمەڵی ئیسلامیەوە نەبیندرێت لە دوو هەفتەی ڕابردوو ئێمە بینیمان لە چەندینی شاری گەورە گەورەی ئەم هەرێمە خۆپیشاندانی گەورە گەورە سازکرا بەڵام بەشداری هەرێک لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی چێ لەسەر شەقام و هەروە بە تایبەتی لەسەر ئاسار ڕسمیەکەی و چ بە بەیان نامەش وەکو بە نمونە هەفتەی شوبات نەبوو پێشوی وەڵامی پرسیارەکە بەمێک زانیاری بۆ ڕاستکەمەوە هەڵبژاردن بە پێی ئەو بڕیاری کە پەرلەمان یابێتی 3 مانگکە ناکرێت یان زەمانکە ئەکرێت بە پێی ئەو بڕیارە کە پەرلەمان ئەڵێ دوای 2 خولی گرێدانی پەرلەمان واتە ساڵێکی کە بەڵام هەموو ئەگەرەکان باز لەوە دەکەن کە لە مانگی 4دا ئێمە هەڵبژاردن ببینین ئەمە ئەگەرەکانیش بەهێزن بەڵێ ئەبێ ئەمە یاساکەی پەرلەمانی بۆ هەموار کرێت هەموو خۆت لە پەرلەمان بووی دەزانی ئەم پەرلەمانی ئێمە چۆن بەڵێ بەڵام ئەو کاتەی کە ئێمە بڕیاری کشانەوەمان ناوە ئەم قسانەی کە ئێستا ئەکرێ لەسەر ئەوەی کە سەرۆکی حکوومەت بە تەنها ئەوێ ئەوە پسەپێنێ کە 4 مانگکە هەڵبژاردن کە ئەم دەنگ و باسە نەبووە ئەم نیەتە نەبووە نیەتەکەوا بووە کە دوای ساڵی هەڵبژاردن بکەن بۆیە ئەو ڕۆژەی ئێمە هاتوینەتە دەرەوە پێمان وا بووە کە لە 6 یانزەی 2010 هەڵبژاردن نەکرێت بۆیە باش هەبوو بۆ هەرێک لە گۆڕان تا سەرەتایەکی جددی و بەهێز بۆ دەست پێ بکەن لە کاری سیاسی ئەمەیان بۆ نەکرێت بەڵێ کا شۆڕش ئێمە 2 حیزبین هەست بە بەرپرسیارەتیەکەین ئێمە نامانەوێت خەڵک و جەماوەر و شەقام بەکاربێنین بۆ دەستکەوتی حیزبی ئێمە ئەمانەوێت پاڵپشتی شەقام و جەماوەر بین بۆ دەستکەوتەکانی خەڵک نەک وەک تۆ ئەڵێ خەڵک هەست بە ساردی بکا و ڕەخنە لە ئێمە بکە ئێمە 2 حیزبین هەست بە بەرپرسیارەتیەکەین ئێمە خۆمان وەکو هەڵسوڕاوەکان وەک ئەندامانی جوات و نیشتیمانی کە سەکردایەتی ئەو حیزبین لەسەر شەقام بووین یەکەم ڕۆژ خۆپیشاندانێکی جەماوەری گەورە بوو
و ئێمە هەمومان لەگەڵیان بووین و دکتۆر یوسف خۆی کە ئەو کاتە هێشتا سەرۆکی پەرلەمان بوو هاتۆتە ناو خۆپیشاندەران لەمە پشگیری زیاتر ئەبێت چی بێ لەو کاتەوە کە خۆپیشانداز دەستی پێکردووە هەتا تەواو بووە کەناڵەکانی ئێمە لەسەر شەقام بوون بەڵام دوایی کەلایەنێک کە دەستێک ئەم خۆپیشاندانە ئەگۆڕێ بە ئاراستەی تونند و تیژی ئەبێمە هەست بە پرسیارەتی بکەین لە دوو ئاستا یەکەم سووتانی دام و دەستگاکانی حکوومەت ئەمە خەڵک خۆی زەرەرمەند دەبێت زەرەر لە خەڵگەکەوێت دوایی بە بودجە و بەداهاتی تۆ ئەبێ ئەم دام و دەستگایە نۆژەن کرێتەوە جگە لەوەی کە دام و دەستگاکان پەلاماری خەڵگەیان خەڵک شەید و برینارەکەن ئەوە خەڵکی کوڕی فەقیر و هەژارە ئێمە بێ بەرپرس بین لە پاراستنی ئەو خەڵکەش بۆیە پێمان وایە دەستێک لە ناو حیزبی دەسەڵاتدار ئەم خۆپیشاندانەی بە ئاراستەیەک برد کە تونند و تیژی لێ بکەوێتەوە کە دوجار گۆڕان و کۆمەڵی تیا تاوانبار بکرێت و بوتی ئەمانە وتیشیان دەستی دەرەکیە و خەڵکی لە پشتە و ئێرانی لە پشتە و نازامچی لە پشتە و ئەیانەوێ بافیتی ئەمانە حکوومەتی مەرکەز بێن نەستەیمانی ئەوانش بۆیە ئەمانە بەرپرسیارەتی گەورن لە ئەستۆی ئەو دوو حیزبە ئێمە نامانەوێ خەڵک و وڵاتەکەمان لەسەر حسابی ئێمە زەرمەند بێن ئەم حسابەوای لێکردن دوجار ڕاکەن لەو بەرپرسیارەتی کە دەبووای هەتان بێ لە بەرامبەر ئەم خەڵکی کە هەت بۆ سەر شەقام ئەم خەڵکەدان من بۆم باسکردی کاک شۆڕش یەکەم ڕۆژ ئێمە هەمومان لەسەر شەقام بووین دووەم ڕۆژ من خۆم لەگەڵ چەند هاوڕەیەکم لە جڤاتی گشتی چوینە بەردەمی پەروەردەی ڕۆژئاوا بەداخەوە زۆر بەداخەوە کۆمەڵێکی کەم لە مامۆستایان و فەرمانبەران کۆبوو بوونەوە هێزێکی زۆر گەورە کە هەر یەکێکمان دەکەسی بەرەکە و هاتن بۆ ئێمە و هاتن خەڵکیان گر پەلاماریان ناین تەقەیان کرد بەسەرمانە بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە تۆ لێرە ئەبێت گیانی ئەو هاوڵاتیانە بپارێزی نەبکەویتە حاڵەتێکەوە کە خەڵک زەرمەند بێت و ئێمە دووەم ڕۆژی لەگەڵ خەڵکا بووین و هەڵسوڕاوەکانی ئێمە من دڵنیام کادرەکانی ئێوەش بە بەردەوامی لە ڕۆژەکانی دواتریش لە ڕانیە و لە کۆیە و لەو شار و شارۆچکانە لەگەڵ خەڵکا بوون لەناو خۆپیشاندەران نابوون بەڵام ئەم هێزە سەرکوتکارە بە شێوەیە خەڵکی سەرکوت کرد لە یەک ڕۆژە لە ڕانە دوو کەسی شەید کرد و 18 کەس برینارە 80 کەس برینارە ئەمە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ ئەتوانێت بەو شێوەیە بچێتە سەر شەقام من وەک بۆم باسکردی دووەم ڕۆژ من خۆم لە بەردەمی پەروەردەی ڕۆژئاوا بووم و کۆمەڵی خەڵکیش ئاگاداری ئەو پرسان بەڵام بۆ هەر یەکێ لە ئێمە دەکەس هاتووە بە چەکەوتە قەل بەسەراکە بۆیە ئەمانە ئەبێ خوێندنەوەی دروستی بۆ بکرێت وەکو خۆی ببینرێت خەڵک ئایا دووەم ڕۆژ لە سەیمانی هاتە سەرجادا ئەو هێزەی هات هەر کەسێ لەو خەڵکە چەند کەسی بەرەکە و ئەو ڕەشبەگیری لە سەیمانی کرا چەند سەد کەسێک گیرا چەند خەڵک برینار بوو هەموو ئەمانە ئەبێ بخوێنینەوە ئەنجا ئەو بڵێ دەستی بەڵام هێزی تر هەبووە کوێستان خان گوێی بەم هەمشتانە نەداوەکە ئێستا بەڕێزت وەکو پاساوی ینی چیدی بەشداری نەکردن لە خۆپیشاندنەکان بەشدار بووین من بۆم زۆر چاکە لە ڕۆژانی دواتر لە ڕۆژانی دواتریش بەڵام هێزی تری تازە هەبووە سەرکردەکانی ئامادە بوون لە وڵاتانی ئەوروپاوە بگەڕێنەوە و ژیانی خۆیان بخەنە مەترسیەوە کاک شۆڕش من سەرکردەی حیزبەکەی خۆمم پێم وتی لەگەڵیان نابوومە تا ڕۆژەکانی ئەخیر ئامادە بووم و لەگەڵ خەڵکا بووم لە یەکەم ڕۆژەوە لە ئەوروپاوە نەبووم خانی خەڵک بم من لەناو خۆپیشاندەران نابووم یەکەم ڕۆژ دووەم ڕۆژ هاوڕێکانی من هەتا ئەم کاک سۆرانەی برادەری ئێوە لەگەڵ کاک عەدنان و هەنێک برادەری ئێمە لە بەردەمی چایخانەی شەعب توندوتیژیان بەرامبەر کراوە بۆمبی فرمێشتکڕژیان بەسەرا تەقێنراوە کەواتێمە هەموو ڕۆژەکان لەگەڵیان نابووین بە فعلی بەکردار بەکردنی بەڵام ناکرێمە هەمووی لەسەر تەلەڤیزیۆن و بۆ بەرامی حیزبی بەکاری بێنین ئێمە بەهەز بە پرسیارەتیەوە لەگەڵ خەڵک بووین لەناو خەڵک بووین هەتا کۆتایی بە خۆپیشاندانەکان هاتووە بەڵام ئەمەمان نەکردۆتە ڕێکلامی بۆ حیزبەکانمان لەبەرەوەی ئێمە پێمان وایە ئەرکی سەرشانمانە ئێمە وەک هاوڵاتیەک ئەبێ بەشدار بین لەگەڵ خەڵکە لەبەرەوەی ئەو زۆڵم و زۆرەی کە لەسەر خەڵکە لەسەر ئێمەشە لەسەر مناڵەکانمانە لەسەر کەسوکارمانە لەسەر دراوسەکانمانە لەبەر لەم بەرپرسیارەتی و ئێمە لەگەڵ خەڵکە بۆ دەستکەوتی حیزبی نەچوین و ناشیکێنە دەستکەوتی حیزبی وەرە بە ڕێکلامیش پیشانی ناین بین ئەوە ئێمە هەتا ڕۆژەکانی ئەخیر لەگەڵ خەڵکا زۆر باشە زۆر باشە کاگێ سۆران ملاحەزەیەک هەیە پەیوەندی بە قیادە و هەروەها قەواعیدی ئەم دوو حیزبەوە هەیە بەڵێ دەگوتری ئەگەر وردە سەرنج بدەین ئەو چاوەڕوانیانەی کە هەیە
بۆ ئایندا دوو جۆر چاوەڕوانیە چاوەڕوانیەک لای ئەندامانی ئەم دوو حزبە و چاوەڕوانیەشیش لای قیادەی ئەم دوو حزبە بەس پێ لە گۆڕان و لە کۆمەڵ هەست دەکرێت جیاوازە ئەم زۆرێ لە گەرم و کوڕی هەیە لە لای ئەندامانی هەردوو حزبەکە کە بەشی وێشە ڕاستە خۆ وەکو ئۆپۆزیسیۆن مامەڵە بکەن بە تایبەتی کە ئەم دوو هێزە تەجروبەیەکیان هەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆن بوون بەڵام هەمان ڕۆح هەمان گەرمی لەن قیادەی ئەم دوو حزبەوە هەستی پێ ناکرێت بەڵێ چۆن تەفسیری ئەمەرەکەی دەزانی مامۆستا شۆڕژ هەمیشە گەنج وزە و خوێنێکی تازە و دووربینی کەمترە و باوەڕی وایە ئەمڕۆ کە دێتە سەر شەقام کۆتایی بەم دەسەڵاتە دێت و پێی وایە مادام ئەو لەسەر شەقامە ئیتر هەموو شتێک دەستی ئەوەکەوێ و ئەو شۆڕشەکە ڕاپەڕینەکە سەرەکەوێ بەڵام پێشترەوەتان لە خۆ پیشاندانەکان بە خەڵک نەگوتووە چۆن ینی بەفعلی ئێمە لێرەوە دەیگۆڕین ئێمە لەوە کۆتایی بەم دەسەڵات دەهێنین ڕێگە خۆدیێشێ بوو لەوانی کەم شعارت گوت بێ لە بەدڵنیاییەوە کەواتە بۆچی ئێستا ئەمە وەکو ڕەخنە بۆ ئەم گەنجانی ئێستا بەکاردێنین ناڵێم وەک ڕەخنە ئەڵێم ئەمە واقعی گەنجە من لە هەفتەی شوبات لە یەکێک لە ڕۆژەکانە حکوومەتم هەڵوەشانەوە بەتاکیت هەروەکو شانۆگەریەکی خۆش گاڵتەمان بە حکوومەتە کرد چکە ئەوەندە لی بێزار بووین ناوی وەزیرەکانمانێ نامە کێ خەڵە و سەرجادەیە کێی ناسیە چی بۆ خەڵک کردووە خەڵەکەی و کەس نایناسیێ ئاوایان بۆ کرد ئێوە ڕازی نەمە وەزیرتان بێن نەخێر دەیخوا حافیز حتا ئەو حکوومەتە ئەوەندە ئامادەی لا نەچوونە ئەوەندە ئامادەیە کە دەسەڵات تەسلیم نەکا بەوە شتێک چوو بوو شەوی دوایەوە سیارەکەیان سووتاندم ئەوەندە نیگەران بوون بۆ تەمسیلی بەڵێ دوای وتیانەوە چی بوو چۆن تۆ حکوومەت دەڵەوەشتم بابەوە لەسەر جادە بوو خۆ لە پەرلەمانیش هەڵوەشێتەوەیەوە لا ناچن مەبەستم ئەوەیە ئێمە پێم وایە قیادەی هەردوو لاش هیوای زۆری پێ هەڵچنراوەم دوو هێزە هەموو ئەو بێ هیواییەی کە ئەو دوو هێزەی تر دروستیان کردووە لە شکستی حکومڕانی خۆیانە خەڵک بە ئەو هێزانەیە هەڵچنیوە کە تێکەڵ نەبوون بەمە و بەشدارین لەم تێکدانەی هەرێمی کوردستان و تاڵانکردنە بۆیە هیوای زۆر پێ هەڵچنراوە ئەکرێ بڵین لە بەرامبەر هەموو ئەم هیوایانە کە هەڵچنراوە بەم دوو هێزە یا بە خەڵکی تریشە هەرم دوو هێزە نییە لە ئاستی ئەوایە کە ئەم دوو هێزە ئەم هەموو هیوایان پێ هەڵچن بێسم ئەو پرسیارە بکەم ئەکرێ بڵێ من دروستتر ینی پرسیارەکە ورتر باش قیادی ئەم حیزبە لە ئاز ئەم چاوەڕوانیەدایە بۆ ئەم قۆناغە خەڵک ئەم چاوەڕوانی لەم دوو هێزە هەیە لانی کەم خاوەنی لە 1970 دەنگەکانی ئەم هەرێمی کوردستانن بە 30 کورسی وەکەم نییە ئەم دەنگانە لێی تەزویر کراوە لێی کەم کراوەتەوە پاشان ئەوەندەشی ماوەتەوە ئەوان تەزویریان کردووە زیادیان کردووە ئەوەندەی لێ دەرچووە بۆیە هیواکان لە جێی خۆیەتی بەڵام مەترسیەکمان هەیە مەترسیەکە ئەوەیە دەستدان لە واقعی هەرێمی کوردستان بڤەیە ئەوەی کە نەک بڤەیە ئەوەی کە خەڵک پێی وایە بە شۆڕش و ڕاپەڕین ئەمە حەلەبێ ڕەنگە هەندێکی ڕاست بێ بەڵام لە دووربینیە ڕەنگە هەرێمی کوردستان ببێ بە سووریا من لەگەڵ یەکێک لە بەرپرسە باڵاکانی حکوومەتی هەرێم کە پێم خۆش نییە ناوی بێنم قسەم لەگەڵ کردوتم کاکە بەرپرسی ئەمنی یاسیاسی نەخێر بەرپرسی باڵای حکوومەت لە ناو حکوومەتی هەرێم بەڵێ پێم وت ئێوە بە ئاگا بن لەوەی کە خەڵک بێپارە و بێژیان و بێگوزەرانتان کردووە لە ناچاریە دێتە سەر شەقام هاواری داوای مافی خۆیەکە ئەوەی کە دەیهێنیتە بەرامبەری لێی بدا و تەقەی لێ بکە داوای مافی ئەویشەکە ئەویش مافی بەدەستی تۆ زەوت کراوە ئاگادار بن وەکو جاران خەڵک ئامادە نییە خۆ پیشاندەرتان بۆ شەلاق کا و بۆ زیندانی کا و بۆ بکوژێ ئەزانی لە وەڵاماوتی چی گوت وتی هێشتا بەشی ئەوە پیا و کوژمان ماوە ئێمە بەتەمای بەم جۆرە بە چەپڵە دەسەڵات تەسلیمی ئێوە و گۆڕانکەین دڵنیابن ئەوە بە خەونیش نابینن ئێمە لەگەڵم عەقلیەتا ڕوبەڕووبووینەتەوە بە هوتاف و چەپڵە و دروشمەکانمان لە هەفتەی شوباتەوە لە پێش هەفتەی شوباتەوە لە هەموو خۆپیشاندانەکانی تر هەتا ئەم خۆپیشاندانانە ئەم دەسەڵاتە بێباک بۆ لە ڕشنی خوێنی خەڵک هەر کاتێ
چوب نە بەربارەگاکانیان خەڵکیان کوشتووە بەڵام کە هاتوونەتە بەربارەگاکانی ئێمە و بزوتنەوەی گۆڕان گوڵیشمان پێداون و سووتانوشیانە و تومانە بەخێر بێن سەر چاو بۆ چکە هێشتا چەکتان پێ نییە بەڵە چەکمان پێەیە بارەگاکانمان پۆلیسی ئەو حکوومەتای پارێزیە چەکداری پارێزیە بەڵامەوە ئێمەین قبولمان نییە لە بەرامبەر بینایە تەقەلە دەنگی ناڕازیخ ئەوە ئێمەین دژی ئەوەین بەڵام ئەوە ئەوانن بۆمانەوەی خۆیان ئامادەن خوێنی خەڵک بڕێژن و بێباکیشن بە سووریانەکردنی کوردستان ئەوە ئێمەین نایڵین کوردستان بەم دۆخە خراپەوە بێ بە سووریا و باش کۆمەلگای نێودەوڵەتی دەزاسین و تاقیمان کردوونەتەوە کە بەشار ئەسەدێک 9 ملیۆن ئینسانی کوشتووە چەندین ملیۆنی ئاوارە کرد لە وڵاتەکەیە داعش دروست بوو ئەو هەموو خوێنەی هەستان کۆمەلگەی نێودەوڵەتی متتەفق بوون لەسەرمانەوەی هێشتیشیانەوە بۆیە هەرێمێکی کوردستان خەیاڵ پڵاو نەبین وابزانین تەنها بە خۆ پیشاندان ئەمانە دێنە پای گۆڕانکاری و ئەم دەسەڵاتە جێ دێڵن لە کاتێکا دەوڵەت نین بێباک بوون لە جێهێشتنی لە جەلەولاوە هەتاک و شنگال خوێنی خەڵکیان تیا ڕشت بریندارێکی زۆریان تیادا بەڵام تەسلیمیان کرد نەوتیە وڵاتیان بردووە داهاتی وڵاتیان بردوتە دەرەوە بێ منەتن بۆیە مانەوەشیان لە دەسەڵات بینیمان چۆن مانەوە هەتا ئەو کاتەی کۆمەلگەی نێودەوڵەتی پشتی تێ نەکردن ئامادە نەبوون لا بچن و ئێستش کە ماونەتەوە بەداخەوە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کە بەیاننامەیەک دەرەکە ئەم حکوومەتە شکست خواردۆ پشتگیریەکە ناوی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی تەسبیتەکە هێشتا مامەڵە لەگەڵ ئەوان دەکەن بۆیە خەڵک دەبێت بزانێ ئێمە لە نێوان ئەم هەموو بەرداشین وڵاتانی ئیقلیمی بە نیگەرانیشیان لە یەکێتی و پارتی هێشتا یەکێتی و پارتیان قبوڵە یەکێتی و پارتیەکیان قبوڵە نەخێر وێنێژی زۆر تاری نادێت با خەڵک بزانێ هێشتا ئێران هێشتا تورکیا مامەڵە لەگەڵ یەکێتی و پارتیەکەن لە ناو پارتی کاک مەسعودیان سزا داوە لە ناو یەکێتی کاک فڵانیان سزا داوە بەڵام کاکی تریان هێشتۆتەوە زۆر هێشتا مامەڵەیان لەگەڵ ئەوانە بەرژەوەندی نەوتیان لەگەڵ ئەوانە بەرژەوەندی ئەمنیان لەگەڵ ئەوانە بەڵام ئەمە ناکاتە بێئومێدی ئەمە دەکاتە خوێندنەوەی واقعیانەی دۆخی هەرێمی کوردستان زۆر باشە بەرلەوەی بسمە سەر تەوەری دووەمی بەرنامەکەم پرسیارێکم ماوە هەر پەیوەندی بە ئەم قسە و باسانەی ئێستامانەوە هەیە شێسان خان دەگوتری ئەم دوو هێزە لە ئێستادا وەکو دوو هێزی پیری سیاسی کە دوو قیادەی پارادەیەک پیری سیاسی بەڕێوی دەمە ڕەنگە بەشی ئەم قۆناغی ئێستا نەکا بووە دەبینرێ هێزی تازە لێرە لەوێ سەر هەڵدەدا کە دەیانەوێ نمایندەی ئەو قۆناغ بکەن کە هەرێمی کوردستان پێدا گوزەر دەکات من مەحامی کۆمەڵ نیم بەشەکەی خۆم وەڵامەیە لە لای ئێمە سەرکردایەتی جواتی نیشتیمانیە لە ساڵ هەشتای جواتی نیشتیمانی خەڵکی تازە و گەنجە پەرلەمانی حیزبەکەی ئێمە جواتی گشتیە لە ساڵ 60 خەڵکی گەنج و تازەیە ئێمە ئەو پۆستانەی کە لە حکوومەت و کە وەرە سەر باژێڕەکانمان جارێ باژێڕوانەکانمان ئەوانەی کە مەسئولی حیزبی لەسەر حاڵەتی فیزیکیەکەن یان قسەم لەسەر ئەو حاڵەتەیە کە تیدا قەرار دروست دەکرێت بۆ ئایندا قەرار لای ئێمە زانی چۆ دروستیەکات قەراراتانی کە ئێستا هەن قەراراتی زۆر زۆر سستە هەر ئەوەی لە دەخوێنێتەوە کەم دوو هێزە قەراری ناکەن کە قەراری ئێمە قۆناغە بکەن ئەوە بەڕاستی غەدرێکی گەورەیە لە بزوتنەوەی گۆڕان و لە کۆمەڵەکرێ ئەمە قسەی نارەکانمانە یەکێتی و پارتی ئەیانەوێت هەموو حیزبەکانی کە و خۆیان لێ بکەن خۆیان لەوەدا شۆراون کە خەڵک پێیان بڵە حیزبی تەقلیدین کۆنن پیر بوون خراپ بیرەکەنەوە گەندەڵن فاشلن شکست خواردوون ئەمانان بەڵام ئەیانەوێت حیزبەکانی کەش و خۆیان وێنا بکەن بە خەڵک برن ئەوانی وەکو ئێمن بۆیە ئەمە دیعینە یارەکانمانە ئێمە نابێ ئەم قسانە بکەینەوە ئێمە قەراری ئێمە لە جواتی نیشتیمانی ئەدرێ کە لە ساهشتای خەڵکی گەنج و خەڵکی خوێنەوار و خەڵکی ئەکادیمی و خەڵکی زۆر پێشکەوتون و ئێمە قەرارەکانمان پێمان وایە من بۆ خۆم لەگەڵ ئەو ڕێی کاکسۆران نیم کە ئەڵێ کشانەوەمان لە حکوومەت درەنگ بوو یان چوونمان بۆ بەخا درەنگ بوو ئەم مەسەلانە پێویستی بە کاتی گونجاو هەیە پێویستی بە بڕیاری حەکیمانە هەیە بۆیە من پێم وایە باشترین گونجاوترین کات کە گۆڕان و کۆمەڵ کشانە ئەم کاتە بوو زۆر باش ئەوەندە کاتیمەوە بۆیە
بۆیە ئێوەی ڕاگەاندن کار نابێ بکەونە ژێر تەسیری قسەی نەیارەکانی گۆڕان و کۆمەڵەوە ئەمە کەوتنە ژێر کاریگەری بەڵێ ئەم قسانە قسەی نارەکانمانە ئەمە پرسیاری خەڵکە بەداخەوە بەڵێ ئەم قسانە خەڵک لە ڕاگەاندنەکان و گوێی لێ ئەبێ لە ڕاگەاندنەکان یەکێتی پارتی هەنێ جار گۆڕان و کۆمەڵ لابێ بەواقع چکە ئەو تەماشای دەمی تۆ کە تۆ ڕاگەاندنکاری پرسیارێکی بڤێ حرامە بڤە نییە حرام نییە بەڵام ئەبێ بزانین ئەم دوو هێزە توانی ویانە لە ئاستی پێویستی قۆناغەکەیان بن و هەوڵی زۆریان ناوە پرۆژیان هەبووە هاتوونەتە پێشەوە کاکسۆران باش ڕوونی کردەوە ئێمە چۆن ویستومانە کە هەرێم نەوێتە سووریا هەموو ئەم مەسەلانە و ئەم ئەرکە نەتەوەی و نیشتیمانیە ئێمە توانیمانەکەی کارێزین ئەبێ هەموو خەڵک ئەمە بزانێ و بۆیان ڕوونکەینەوە چونکە ئێمە لە بەردەمی خۆپیشاندانین خەڵک ئەبێ لە خۆپیشان ببوورە لە بەردەمی هەڵبژاردنین ئەبێ لە هەڵبژاردن ئەم جارە دەنگ بن بەو هێزانەی کە ئەیان باتە کەناوی ئارام زۆر باشە سیناریۆکانی پێشوو دووبارە نەبێتەوە کە ئێمە کەمی نەبین لە پەرلەمانی حکوومەت هیچمان پێ نەکرێت. زۆر باشە کاک سۆران دوێنێ وەفدێک کە پێک هاتبوو لە سێ هێز بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی و هەروەها هاوپەیمانی دیموکراسی و دادگەری چون بۆ بەغدا و ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵێ لە بەرپرسانی عراق کۆبوونەوە بە فعلی ئەم سەردانێکی پێویست بوو ئەم سەردانە یانی چی؟ بەڵێ زۆر پێویست بوو بۆ جارێکی تریش هەر ئەوە دووپاتەکەمەوە کە درنگ بوو دەبوو 18 ئۆکتۆبەر بچوونایە زۆر چاکە بۆ ئەوەی بە بەغدا بڵێن ئەم هەرێمەرەوانەی تیان یەکەم وڵاتیان هاوا لێ کرد ئێماوانە بووین کە ناڕازی بوون و پێمان وتن هەرێم وا لێ مەکەن هەرێم بەرەو کەناری فەوتان و مەترسی گەورە مەبن بەڵام گوێیان نەگرت بۆی کە بەغدا هەمومان وەگیەک سزانەدا هەمووشمان وەگیەک نەبینێ بەرحاڵ ئێستا کە چوین پەیامێکی نەتەوەییمان پێ پەیامی حیزبیمان پێ نییە نەچوین بڵین تواز ئەحمەد نەبێ ئەو وەزیرانەی گۆڕان ئەین کۆمەڵ ئین یەکێتی و پارتی هەیان بوو ئەها ئاوایان کرد بیدەن بە ئێمە نەچوین بڵین توا فڵان پۆستی ترمان بەنێ نەچوین بڵین داوای ئیمتیازات بکەین ئەو وەفدەی کە لەم سێلایەنە چووە لایەنێکیانە ئەو پەیمانی ئەوە تازە لە عێراق تۆمار بووە بۆ یەکەم خاڵی موچەی خەڵک و بژێوی خەڵکی کوردستان چوون ڕاستە ئەوان نیگەرانن لەوەی کە لە دوای ڕیفراندۆم ڕوویدا بەڵام دەبێت بشزانن ئەم هێزانەی تر هەن ئەمە تێڕوانینیانە ئەمە ڕوویایە لە بەڕێزت بکەم کاک سۆران ئەم هەنگاوە دەبێتە سەرەتایەک بۆ تەجاوزکردنی وەهمی پارتی و یەکێتی کە پێشتر هەرچی فەزایەشی ناوەخۆ دەرەوە هەبوو ئەم دوو هێزە ئیحتیکاریان کردبوو بەدڵنیاییەوە سەرەتایەک دەبێ بۆ ئەوە بەڵێ سەرەتایەک دەبێ چوەمانە هەمیشە چوون بە ناوی خۆیانەوە قسەیان کردووە و بۆ دەستکەوتی خۆیان چوون بۆیە مادەی 140 ئاوای لێهات بۆیە و ناوچانە ئاوای لێهات ئەمان داوای پشکی نەوتیان کردووە داوای پۆستی وەزیری و حسەی شتیان کردووە ئێمە هیچ کادەم داوایەمان نەبووە ئێستش کە چوین بۆ چوین بڵین حکوومەتی عێراقی ئێمە هەین ئەمە ڕوئیای ئێمەیە و ئێمە بەشێکین لە میلەتی خۆمان داکۆکی لە مافە دەستوریەکانی ئەم میلەتە ئاکەین ڕاستە دوو هێز گەیاندینیان بەم دۆخە بەڵام هەر ئەوان نین لە وڵاتە ئێمەش هەین و ئێمەش داکۆکیکاری دەنگدەری حەقیقی 600,000 خۆمانین بە گۆڕان و بە کۆمەڵی ئیسلامی بۆیە ناکرێ ئەوانیش وا وێنای هەرێم بکەن کە کاتی خۆی هەر بارزانی و تاڵەبانیانە بینی پێیان سەیر بوو کاک نەوشیروان هەیە مامۆستا عەلی باپیر هەیە خەڵکی تر هەیە وای وێنای کوردیان کردووە بەس لەوەدا خۆشتان بەرپرسیار بوون من وەگوتم درەنگ چوون لەوایە کە دەبوو هەمیشە حزوری تۆ وەکو خۆت هەبێ و ڕاستە ئێمە نیگەران بووین لەوەی ئەمانە هەر کاتێک پێویستیان بە قەرەباڵخی بوو بێ هەمویان بردووە خۆیان نیشان داوتوانە 17 حیزبین بەڵام کەوتوانە وەرن باڕێکەوین خۆیان دوان چوونەتە ژوورێکەوە ئیمتیازەکانیان وەرگرتووە بۆیە ئەبینی لە عێراقەوەی پۆستی وەرگرتووە کێیە هەموو بەرپرسە باڵەکانی ئەو دوو هێزن لە نزیکی دوو هێزەکەن لە ناو بازنەیەکی دیاری کراوە نزیک دوو بنەماڵی دیاری کراوە بۆچی قسەکە ئەوانە ئەوهانەکەین ئاخر دەی خۆسەرە کۆمار بنەماڵەش نییە و دایان ناوە
مەبەستم ئەوەیە بە جۆرە لە جۆرەکان قسەی لەسەرەکە وەزیری تر هەیە ئێستا فریاد ڕەواندوزی لە بنەماڵە نیە مەبەستم ئەوەیە بۆی شتەکەم هین نەبێ نائینسافانە نەبێ ئەگەر نا ڕەنگە لە پارتی دیموکرات ئەوە زیاتر بوو بێ مەبەستم ئەوەیە دەستکەوتەکان بۆ حیزب بووە شەخصی بووە بۆی قەزیێنەتەوەیەکان هەمیشە لە بەغا کورتیا دۆڕاو بووە زۆر باشە ئێستا کاتێکی باشە یەکێتی و پارتی زۆر دایان لە دەرگای بەغدا بۆیان نەکرایەوە ئامادە بوون بڕۆن بە هەموو تەنازولێکەوە بەڵام بەغدا دەرگای بۆ نەکردوونەتەوە و ناکرێ ئێمە لە دەرگا داخستنی بەغدا بە ڕووی یەکێتی و پارتی لە میلەتەکەمان کە زەرەرمەندە ئێمە هەر بینەربین و نەڕۆین بڵین ئەو دەرگایی بۆ ئێمە کراوەتەوە ئێمە دەین داوای مافی میلەتاکەین زۆر باشە زۆر باش شێستان خان ئەم حزبە لە دەرەوەی دامەزراوە ڕسمەکانی هەرێمی کوردستان ئەم سەردانیان ئەنجام داوە لە دەرەوەی حکوومەت لە دەرەوەی پەرلەمان وەکو سێ هێز و سێ حزبی کوردی کەواتە ئەم سەردانە سەردانێکی حزبیە هەر ئەوەیە کە لە ڕابردوودا ئێوە ینی پارتیوێشتیتان پێ تۆمەتبار دەکرد بەڵێ ئەمە ینی چی؟ من ئەمەوێ پێشەوە بڵێم بۆ سەردانەکە کەوتە ئێستا سێ هۆکار هەبوو یەکەم خۆمان وەک گۆڕان و کۆمەڵ ئەمانویست بۆ یەک ڕیزی نیشتیمانی بۆ ئەوەی بەهێزەوە بچینە بەغا بۆ ئەوەی تو ئەم پرسیارە لە من نەکەی بڵێ وەک هەفتێکی حیزبی چووە پێکەوە بچینە بەغا بەڵام دەموچاوی تازە خەڵکی تازە و پێشنیاری بزوتنەوەی گۆڕان ئەوە بووە کە وەفدێکی پەرلەمانی بە سەرۆکاتی دکتۆر یوسف بچێتە بەغا خاڵی دووەم ئەوەیە هەموو ئەوانەی هاتوونەتە لای گۆڕان و دیارە چوونەتە لای کۆمەڵیش لە نوێنەری نەتەوە یەکگرتووەکان لە ئەمریکیەکان لە ئەوروپیەکان لە وڵاتانی دەوروبەر پێیان وتوین بە تەنها مەچنە بەغا پێویستە هەمووتان بچن و عەبادی خۆشی هەتا دوا لێدوانی ئەڵێ من پێکەوە هەموو هێزەکان پێکەوە ئەبینم ئەم سێ هۆکارە وای کرد ئێمە سوور بین لەسەرەوەی کە هێزەکان پێکەوە بچین و بە تایبەتی پێداگریمان لەسەرەوە کرد پەرلەمان بچێت نوێنەری فراکسیۆنەکان خەڵکی ئەکادیمی و عاقڵ و ئەوەی تیا بچن بەڵام دوجار ئەمان یەکێتی و پارتی سوور بوون لەسەرەوەی بەتەنها بە تایبەتی پارتی خۆیان بڕۆن وەک کاکسۆران باسی کرد خۆیان بچن لەبێت تەنازولی زۆر بکەن بچن دەستکەوتی حیزبی بێنەوە بۆ خۆیان بۆیە ئیتر دوای ئەوەی کە ئێمە هەموو ئەو هەوڵانەمان شکستی هێنابەوەی کە یەکێتی و پارتی قەناعەت پێ بکەین خەڵکی تازە و بە تایبەتی پەرلەمان بچینە بەغا دوجار ئەو وەفدە ئەو سێلایەنە ڕۆشتون ئەگەرنا ئێمە پێشتر ویستومانە وەفدێکی پەرلەمانی بچێت ئێمە لە ڕابردووە وەک زوتنەوەی گۆڕان زۆر هەوڵمان ناوە کە مەسەلەی دانوستاندن بکەینە پرسێکی نیشتیمانی بۆ ئەم پرسا دوو پرۆژەمان هەبووە لە خولی سێ پرۆژەیەکمان تەقدیم کردووە داوامان کردو کۆمیسیۆنێک دروست بکرێت ئەم کۆمیسیۆنە کاری دانوستاندن بێت خەڵکی ئەکادیمی پرۆفشناڵ پسپۆر بن لە مفاوەزاتە لە خولی چوار هەمان پرۆژە تەقدیم کراوەتەوە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بەڵام ڕەنگە زۆر جار لە لێدوانەکانی کاکنۆشیروان لە قسەکانی جۆتان لێبوو بێ کە باسی کردووە ئەبێ دانوستاندن پرسێکی نیشتیمانی بێت خەڵکی پسپۆر بچێ دانوستان بکە هەموو کەسێک لی نازانێت لەم فاوەزان بەڵام یەکێتی و پارتی بە تایبەتی پارتی شکستیان بەم هەوڵانی بزوتنەوەی گۆڕان هێناوە بۆی هەر خۆیان فاوزات بکەن زۆر باشەوەی هەر بۆ خۆیان هەر درێژەدان نییە بە و شکست و بە و ئەزمونە خراپەی کە تێدا حەزب ئەمێ وەڵامە وەڵامە بەمەوە شکستیان بەم هەوڵانەی ئێمە هێنا کە ئەوە 8 ساڵە ئێمە داواکەین ئەم پرسە بکرێتە پرسێکی نیشتیمانی بۆ ئەوەی هەر خۆیان بە تەنها بچن فاوەزات بکەن هەر بۆ خۆیان سیرکە لە ڕابردووە مفاوەزاتەکان نەکرد لە هەرێمی کوردستان لە دەرەوە سەردانەکان نەکرد حیزب کردوێتی بنەماڵە کردوێتی کاک مەسعود و براکانی و برازاکانی و کوڕەکانی ئەمانە چوونەتە دەرە و خەڵکیان بینیوە ئێمە ویستومانە ئەم پرسە بکەینە پرسێکی نیشتیمانی 8 ساڵ شەڕی لەسەرەکەین دوو پرۆژەمان ناوەتە پەرلەمان بەڵام دوجار ڕێگریمان لێکراوە لەبەرەوەی زۆری نەرین لە پەرلەمان ئەمە پەسەند کرێت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئێمە شەڕی ئەوە ئەەکەین کە بە موئەسسەساتی بە شێوەیەکی یەکڕێزی نیشتیمانی بچینە بەغا ئەمانە ڕەتیەکەنەوە ئەیانوی خۆیان بچن تەنازول بکەن دەستکەوت بێننەوە بۆیە ئیتر بۆ ئەوەی بەڕێست و کاکسۆرانیش دەڵێن درەنگە و بۆ نەچینە بەغا ئێمە بە هەستکردن بە بەرپرسیارەتێکی نیشتیمانی نەتەوەیی کە ئیتر بەڕاستی میلەتەکەمان لە دۆخێکی زۆر خراپایە ناچارین کە بچینە بەغا
بۆ ئەوە نادەستکەوتی حیزبی بچینینەوە بۆ ئەوە نابرادەرەکانمان لە بەغا پۆست و ئیمتیازات وەرگرن بۆ سێ پرسی گرنگ بۆ جە و موچە بۆ مەسلەی ناوچە دابڕێنراوەکان و ئیدارەدانی بە شێوەیەکی هاوبەش و ئەوەی کە لە دووسخۆرمات و کەرکووگە گوزەرێ کۆتایی پێپێنرێ ئەو تعریبەی کە دەستیان پێکردووە کۆتایی پێپێنرێ خاڵی سێمیش مەسلەی هەڵبژاردنە کە هەڵبژاردنێکی پاک و نەزیف بکرێت چ لە کوردستان چ لە عێراق ئەمە سێ پرسا پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە هیچ بەرژەوەندێکی زووتر گۆڕان و کۆمەڵیتیان نییە دەگوترێ مجرد بۆ مزایەدەکردنە و بۆ تەوزیفکردنیەتی لە داهاتوودا بۆ هەڵبژاردنەکان ئەگەرنا هەر ئەم سێ خاڵێک کە بەڕێزت باسی لێوە دەکەی هۆکارەکانی ناچارکردنی بەغدا کەرسەکانی ئەوەی کە بەغدا ناچار بکری ئیستیجابەی بۆ هەبێ لازار هەر لە لای پارتویەشەتیە کاک شۆڕش خۆت ئەزانی کە یەک ئێستا لە قۆناغێکین چ فشارێکی نێودەوڵەتی هەیە لەسەر بەڕێز ئەباری و مەرکەز کە ئەبێت ئیستیجابەی هەبێت بۆ داواکانی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی موچە چ زەختێک هەیە لەسەری حکوومەت کە بێت چاکسازی بکات لە لیستی موچە و خانەنشینان و هەموو ئەو شتانە و پرۆژەکەش کە من ملاحەزەی زۆرم لەسەر پرۆژەکە هەیە و کەم کوردی زۆریت هەیە لە پەرلەمانە بۆیە ئەمانە پرسێکن کە ئەبێ بجوڵێنرێن ئێمە چووینەتە بەغا بۆ ئەوەی بین هەرێم و مەرکەز لە یەک نزیک بکەینەوە بۆ ئەم سێ خاڵی کە باسم کرد بۆ نەچوین دەستکەوت و داهات بچینینەوە بۆ نەچوین هیچ مزایدەیەکی حیزبی بکەین ئێمە چوین ئەگەر ئێمە ئێستا چوین بەڕێست و کاکسۆرانڵێن درەنگە بەڵێ ناچین ئەڵێن درەنگە بۆ ناچن و سستن و ئێوە لە ئاستی قۆناغەکەیانین ئەچین پێمانەڵێن بۆ مزایدە حیزبیەچین بۆ یەکێتی و پارتی کە ئەچنە بەغا کارێکی نیشتیمانیە لە کاتێکە ئەوانە چن بۆ پۆست و پلە و پارە و ئیمتیازات ئەچن تەنازولا دەکەن بۆ گۆڕان و کۆمەڵ کە ئەچن لەگەڵ هاوپەیمانی دیموکراتی کە ئەچن بۆ پرسی نیشتیمانی ئەبێ مزایدە بێت یا خیانەت بێ یا تەخمینمان بکەن ئێمە هەوڵەکانمان ناوە کە پێکەوە بچین نایەن ئەیانەوە خۆیان بچن و دەستکەوت بچنەوە دوجار ئێمە چوین لەسەر ئەم پرسانە قسەمان کردووە هیچ دەستکەوتێکیتیانە بۆ ئەم سێلایەنە و هیچ داوای پۆستێکیشمان نەکردووە دوجاریش ئامانجەکەمان ئەوەیە ناوەند و مەرکەز پێکەوە کۆ ببنەوە کێشەکان چارەسەر بکەن زۆر باشە کاک سۆران قسە لەسەرەوەیە کە تەجاوزکردنی پارتی و یەکێتی لەلایەن ئەم سێ هێزە کارێکی زۆر سەختە ئەگەر مەحاڵیش نەبێ بە حکمی ئەوەی کە ئەم دوو هێزە پارتی و یەکێتی هێشتا خاوەنی جوگرافیان هێشتا خاوەنی هێزن هێشتا خاوەنی پارە و هێشتا ئەم دوو هێزە لەسەر ئاستی نێودەوڵەتیش مامەڵیان لەگەڵ دەکرێت ئەزانی کاک شۆڕژ هێز هەمیشە ناتوانێت دەسەڵات بپارێزێ لە کەرکووک هەموو چەکە قورسەکانی هێزی پێشمەرگە لەوێ بوو بەڵام کە دۆڕاندیان نایانەزانی لە کوێوە هەڵبێن بۆیە هیچ کەس لە دەسەڵاتە دڵ بەوە خۆش نەکات چەندێک چەک و جبەخانەی هەیە ئەو ڕۆژەی ئەکەوێ هەرەو هێزە عەکسە بێتەوە بەسەریە ئێمە کارمان بۆ ئەوەیە کە ئەم هەرێمە بەو جۆرە نەمێنێ کە ئێستا هەیە ئەو هێزانە هێزی خەڵکن نەبێ هێزی پارێزگاری خەڵک و نیشتیمان بن نابێ هێزی کاک فڵان و کاک فیسار بن کەی سمێڵی باە بەکاری بێنێ و دژی ئەمە ئەو بەکاری بێنێ و لەم خولەشە ئەوەمان کردووە بڕیاری ژمارە 19 پەرلەمان بۆ ئەوە بووە کە جێبەجێیان نەکردووە کە ئەو هێزانە دەبێت بە نیشتیمانی بکرێن و هی هەموو هاو نیشتیمانیان بن نەگهی حیزب بنێسە لەوە کارە سارد باترەوەی لە ناو حیزبایی کاک فڵان و کاک فیسارن کێتوانێ بەکاری بێنێ و کێتوانێ بیجوڵێنێ ئەمە و کارە ساتەیە کە ئێمە هاتوین خەباتمان خەباتێکی مەدەنیە خۆ خەباتی مەدەنی شەڕ نییە لە جەبها بۆ خۆی خەباتێکی درێژخایەنە و نەفەسی درێژێوێ و قوربانیدانی شێوێ ئێمەم خەباتەمان گرتوۆتە بەر دەمەوێت یەک کۆمێنت بدەم لەسەرەوەی بەغا ئێمە یەکەم جار نییە چینە بەغا ئێمە پەرلەمانتارانمان لە بەغدان ئێمە وەزیرمان لەم حکوومەتەی عەبادی هەبوو بەردەقەشوفکە و گۆڕان هێشتا وەزیرەکانی لەوێن جیاوازەکە ئەوەیە پێیان بڵین تا ئێستەم دوو هێزە کە هاتوون داوای پول و پارە و مەنسەبیان کردووە
ئێمە دێین بۆ هەرێمی کوردستان داوای پول و پارە و منسەبەکەین بۆ خۆماننا هەر ڕۆژێک بینرا لەگەڵ مالیکی لە ڕێکەوتنین یا لەگەڵ عەبادی یا لەگەڵ هێزێکی تر کە ئێستا هێز هەیە مالیکیان بە دڕندە و دوژمنەزانی ئێستا دەستیان لە دەستی کردووە بەس بۆەوەی بیان گەێنێتەوە بەغدا بیان گەێنێتەوە بە مفاوەزاتێک بەو هەموو شکست و دۆڕ لەم کوردستانە هەیە بەڵێ هەیە وازەحیشە ئێستا گۆرانی بە باڵای مالیکییاڵێن بۆی بیترسێنن عەبادی بڵێن ئەوە لەگەڵ مالیکی ڕێەکەین تۆ دەرگامان لێ نەکەیتەوە ئێمە ئەوانە ناکەین ئێمە 2 هەفتە 3 هەفتە پێش ئێستا مامۆستا عەلی باپیر کە لە دەرەوە هاتەوە لە بەغدا لایدا بەرپرسانی باڵای عێراقی بینی زۆر خۆشحاڵن بەوەی کە دەموچاوی نوێ هەیە ببینن تەعاملی لەگەڵ بکەن بۆچی بۆ ئەو میلەتە هەر ڕۆژێک لەگەڵ هەر کوتلەیەکی عێراقی بە شیعە و سونە لە ناو شیعە بە ناو کوتلەکانی شیعە ڕێکەوتین بۆ ئەوەی کاک فڵان و کاک فیسار مەنسەب لە بەغا وەرگرن خەڵکی کوردستان بڵێ وەک یەکێتی و پارتیە کاک سوران لای خەڵکی هەرێمی کوردستان یا بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستان ترسی ئەوە هەیە کە ئەم سێزە ئەگەر بگن بە هەر تەفاهومێکی سیاسیش لە بەرژەوەندی خەڵک 2000 پارتی و یەشەتی لێرە عرقەلە و تەگەرەی بۆ دروست بکەن و ئیفشالیکەن ئەزانی وەک جاران نەماوە ئەوە تا مەتاڕەکانیان جوانە خاڵە سنووریەکان و خاکەکەیان جوانە عینزالە و هین بای حەسەن و هاڤانایان جوانە کە بە هێز لێیان سندنەوە دۆڕاندیان پێشیان داخستن و پێشیان وتن لە مەولا دەستورێک مامەڵی پێکرێ عێراقێکی ئیتیحادی هێزە سەپێنێ ئەو غروورەیان شکا گاڵتەیان بە بەغاک ڕۆژیان و ئیفلاسە ڕۆژیان و دەستور نەما ڕۆژیان و پێویستمان بە بەغا نەما ڕۆژیان و پول و پارەیان نییە ڕۆژێ تەلاقیانەدا ڕۆژێ سیغەیانە کرد ئێستا 27 جار سەرۆکی حکوومەت داوای مفاوەزاتی کردو لە عەبادی جوابی نەداوەتەوە هەر 27 جارێکە ڕەفس 27 دانە جار سەرۆکی حکوومەت داوای گفتوگۆ و دەرگاکردنەوەی کردووە بەو هەموو تەنازولە ئەوانن قبوڵیان نەکرد زۆر ئێمە شکستمان بە هەرێم نەهێناوە تاکو بە شکست خواردووی بچین ئێمە هەرێممان نەدۆڕانوە تا بە دۆڕاوی بچین ئێمە سەربەرزانە و تومانە دژی ئەو هەموو حکومڕانی شکست خواردە بووین و هاتوین داوای مافی دەستوری میلەتەکەمانەکەن عەبادیش نابێ پێی لێ ڕابکێشێ بە ناوی دەستورەوە هەموو زوڵمە لە میلەتێ بکە لە کاتێکە لە خورمات و تاوانی گەورەی کردووە لە کەرکووک تاوانی کردووە بەرامبەر بە خەڵکی کورد لە منطقەکانی کەندیناوە بەرەو خوارەسە خەریکی تعریبن لێ نابێ بچین بڵین کاکە ئەمانە ڕاگرە ئەگەر تۆی دیعای دەستورەکەی ڕاستکە لەگەڵ دەستوریش ڕاستە دوو هێز هەڵەیان کردووە بەڵام هەرە و دوو هێزە نین لە هەرێمی کوردستان زۆر باشە کوێستان خان هەمیشە یا لە زۆربەی جارەکان پارتی و یەکێتی بەوە تۆمەتبار کراون کە لەسەر مێزی مخاوەزات و گفتوگۆ دوو هێزی دۆڕاون بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە بەرژەوەندی گشتی واگەرنا دەگوترێت دوو هێزی فعلەن زۆر براون بۆ ئەو دەستکەوتانی کە بە دەستکەوتی حیزبی و شخصی ناو دەبرێن زەمان چی کە ئەم سێ هێزەش هەمان تەجروبەی فاشیلی پارتی و یەکێتی دووبارە نەکەنەوە بە تایبەتی لەوەی کە پەیوەندی هەیە بە بەرژەوەندی گشتی خەڵکەوە بەڵێ یەکەم ئەگەر بەیانەکەت بیریرێ ئەوەی کە گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی دیموکراتی بڵاویان کردەوە ئەوەیان ڕاگەیاند کە ئیستیجابەیەکی باشە بووە و بەڕێز عەبادی بڕیاریاوە کە موچەی خەڵک بنێرێت وە خۆشی لە پەیجی خۆی بڵاوی کردوێتەوە کە ئەو لایەنانەی بینیوە و بەڵێنەکانی جێبەجێکە سەبارەت بە موچەی خەڵک دوای وردبینی و پێم وایە داوایان لە یەکێ لە وەفدەکەی ئێوە کردووە کە بەشدار بێت لە وردبینی موچەی خەڵکا کە ئەمە دەستکەوتە بەڕاستی وەفدێک چووە ئەندام پەرلەمانی کۆمەڵە داوای لێ بکرێت لە وردبینی ئەمە دەستکەوتە ینی بۆیە سەرەتاکەی پێمانەڵێ کە ئەمانە سەرکەوتنیان دەست پێ کردووە و بە سەرکەوتووی یەنەوە بۆ بە سەرکەوتووی یەنەوە چونکە ئەمانە بۆ دەستکەوتی شخصی نەچوون بۆ پلە و ئیمتیاز نەچوون ئەمانە بەرپرس نین لە گەندەڵی ئەمانە بەرپرس نین لەو شکستانی بەسەر میلەتەکەمانە هاتووە ئەمانە کۆمەڵی هێزی تازەی نەزیهی پاکن ئەمانە کۆمەڵی خەڵکن بۆ بەرژەوەتی میلەتێک کە زوڵمی لێکراوە چوون
ئەم زۆڵمە لە سەمیلەتەکەمان هەڵگرن وەک کاک سۆران باسی کرد و ڕوونی کردەوە مەسەلەی دروستخورمات و ئەوانە کە مناقەشەی زۆر جدیان لەسەر کردووە و پێیان تۆ بێ مەسەلەی ڕابگیرێ کەواتە تۆ کە ئەچیت حەقت لایە حەقی میلەتێک لایە سەرکەوتن بەدەزێنی بەڵام تۆ کە بە شکستەوە بڕۆی کە بە تەنازولەوە بڕۆی کە بۆ دەستکەوتی مادی و شخصی بڕۆی بەڵێ شکستێنیت. زۆر باشە زۆر باشە با دووە پرسیار بۆ تۆ بێ کاتم زۆر کە ماوە ئەم هەنگاوە ئەم حاڵەتی پەرتەوازەی و ناکۆچیانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە قوڵ ناکاتەوە ئەمە پارتویشەتی ئیسرزاز ناکات ئەم هەنگاوێک نیە بۆ ئەوە ئەزانی هەمیشە یەکێتی و پارتی پەرتەوازایی و دژی یەک ڕێزی بوون و پەرتەوازەیان دروست کردو بە ناوی یەک ڕێزیەوە چوون ئەم میلەتیان ئاوا لێ کردو ئەو یەک ڕێزی و شتەی باسیەکەن هەمووی درۆ بووە هەمووی سۆزێکی نەتەوایەتی مزەیەف بوو بۆ دەستکەوتی شخصی ئەوە یەک ڕێزیەکە ئێمە بە ناوی نەتەوە بچین. زۆر سپاس دەکەم کاک سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ هەروەها کوێستانخان کوێستان محەممەد ئەندامی جڤاتی گشتی بزرگواران زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز زۆر سپاس.